پێغەمبەری خوا میلی صلی الله علیه وسلم دەستنوێژی شۆر لە کاتێکا کە چەند پارچە کەشتێکی خوارد. کەشت أكل من كتف شاة ثم صلى ولم يتوضأ أفرمي دعاء بينم لا خوێندن و ڕاوەکردنی کتێبی الشمائل المحەممەدیە کە کتێبێکە باس لە سیرەت و ڕەوشت و هەڵسوکەوت و ئاکاری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە ئومێدەوەی کە ئەم کتێبە وا بکات کە ڕەنگ بداتەوە لە ژیانی مسلمانان و ئەو فێرخوازانەی کە بەشداریان کردووە. سوپاس بۆ خوام خولە لە چەند شارێک و شوێنێکی تریش کردومانێتەوە خەڵکانێکی زۆر باش بەشداریان تێدا کردووە و لە کۆتایی خولەکەدا سەنەدی ئەو کتێبە دەست بەدەست مامۆستا بە مامۆستا تا ئەگاتە ئیمامی تورمذی دانەری کتێبەکە ئیجازە و وەکو بڵێ شهادەی بەشداربوو مشارەکە ئەدرێ بەو بەڕێزانەی کە بەشداریان کردووە. سوپاس بەخوا سوود و کەڵکێکی یەکجار زۆری هەیە و مسلمانان ئیسفادەی لێکەن بۆ ژیانی ڕۆژانەی خۆیان بۆ خۆڕازانەوەیان بە ئاکار و ڕەوشت و هەڵسوکەوتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. زۆربەی ئەو خولانە کە ئیکەینەوە لە 200 بۆ 250-300 کەس ئەوەندەی هۆڵێک بیگرێ و بۆمان ئیستیعاب بکرێ الحەمدولله خەڵک بەشداریەکە و خەڵک زۆر پێی خۆشە و لە هەموو شارەکانەوە داوامان لێکەن بۆی ئەم جۆرە خولانە بکەینەوە لە ماوەیەکی کەما کتێبێکە خوێنی جوان لێی تێگەن و ئیسفادەیەکی زۆری لێ ئەبێنن و دواتریش سەنەدی کتێبەکەیشیان ئەدرێتێ. بۆ بێگومان بۆ ئەمان سوودی زۆری هەیە و کاریگەری لەسەر ژیانیان دروستەکە و ئەمەل و ئومێدمان وایە لە دوای ئەمانیشەوە خەڵکانێکی تریش لێی بەهرەمەند ببن لە ڕێگەی ئەمان و ئەمانش ئەو خێر و بەرەکەتەوە ئەو سوود و زانیاریە بگەێنن بە مسلمانانی تریش. يعني شيء يعني في غمر فاضل باقي بدنيانا والقصة من زمانكم أنا برضه شو مالك ئێستان بە ئەنجامدانی کورێکی یەکڕۆژی لەسەر کتێبی شەمائل محەممەدیە کە لەسەر ژیانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەڵسوکەوت و کار و کردارەکانی کە چۆن بووە. دیارم خولە بەشداری خوشکان بووە کە نزیکەی 170 خوشک بەشداری کردووە ئەمڕۆ خولەکەش بەوەی یەک ڕۆژە کە سەنەدی پێ لە ماسم حەچیمانی بۆ بەشدار بووە. دیارە شارەزابوون و ئاشنابوون بە ژیانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام و لە کەسەکانی خوشکان دەکات زیاتر پابندن بەو سنەتانی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بە ئەنجامی گەیاندووە. حتمەن هەمووان دەزانین شارەزابوون و ناسینی کەسێک زیاتر خۆشەویستی و پابندبوون بۆ دروستەکە بەرامبەری. ئێمەش لە ڕوانگەی پابندبوونمان بە سنەتەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام شارەزابوونمان بە پەیامی خۆ و تێگەیشتن لە هەڵسوکەوت و مامەڵەی ئینسانی ئیماندار و دروستبوونی پەروەردەیەکی شیاو ناو کۆمەڵگادا پێمان باش بۆ خوشکان بۆ مامۆستانی دەستگای نور حکمە ئەم کارە بە ئەنجام بگێنێ. من وەکو ئەمڕۆکو بەشدار بێک بەشداریم کردووە لە خولی پێدانی سەنەدی ئەکادیمیای بانگەوەز کە ئەلحەمدوللا بە فەزلی خوا یەکەم جار نییە و هەموو پێدانی سەنەدەکانی تریش بەشدار بووین. یەکێک لە گرنگترین بابەتەکان کە پێویستە لەم ڕۆژگارەیە لە سەردەمی غوربەتی ئیسلامە کە ئافرەتان و خوشکانمان دەستی پێوە بگرن بابەتی زانستی شەرعیە چونکە سەرنجام ئەوان پێیوەستن بە پێگەیاندن و پەروەردەکردنی کۆمەڵگایەکی ترەوە لە داهاتووە نۆکاین داهاتوو سەردەستیان پەرۆدابن. بۆیە یەکێک لە گرنگترین ئەو بابەتانی کە ئەکادیمیای بانگەواز گرنگی پێداوە بڵاوکردنەوەی بابەتی زانستی شەرعیە لە ناو خوشکانمانە و هەروەها کە ئەلحەمدوللا ئەم ڕۆژەکەی کتر لە پێدانی سەنەدەکان لە ئەکادیمیای بانگەواز لە دەستگای نوری حکمە بەڕێوەچێ و هێوەمان بەردەوامی بۆ ئەکادیمیای بانگەواز و هەر سەرکەوتوو بن. ئێمە بە حکمەوەی کە بەردەوام ناو دەرز و دەوراین ئەلحەمدوللا بەردەوام کە تەلەبەمان هەیە ئێمە ئەتوانین لە کۆتاییە بەم سەنەدە لە هەر شوێنێکی تر کە بمانەوێت ئەم بابەتە بڵێنەوە و شەرحی بکەینەوە و هەروەکو داوایەک بەکاری بێنینەوە هەم بۆ ژیانی خۆمان یەکەم جار کار لەسەر خودی خۆمان پێ بکەین و هەروە لە داهاتووترا تەلەبەکانمان و نەوەکانی داهاتووی لەسەر پەرۆدە بکەین ئینشاءالله. بابەتەکەی ڕۆمان باسی شێواز و سیفاتەکانی ڕۆژانەی پێغەمبەرگیانمانەکە سەلامی خوا لەسەر بێ واتاوەکو وایە ئێمە ئەمڕۆ مودەی 4 سەعات بۆ 5 سەعات لەگەڵ پێغەمبەرگیان نابژین سەلامی خوا لەسەر بێت کە هەموو ئەمانەوە ئەکات ئێمە لە ئاکارەکانی ڕۆژانەمانە لەگەڵ سنەتەکانی پێغەمبەرگیان نابژین و هەستین و دانیشین بەرەکەت بخەین ناو ژیانی خۆمانەوە و هەروە ئاکار و ڕۆژەکانی نەژیانی خۆمانە تەطبیق بکەینەوە. يعني يكفي لبت وكاركاني بدسيناني وزامني خوا وبارك لنا في مدينتنا وبارك فيها شارك معنا وبارك لنا في صاعنا وبارك فيها صاع معنا